بابوو باپیرانمان لە هەزاران ساڵ پێش ئێستا چیرۆکی نان و گەنمیان دەست پێ کردووە. چیرۆکی نان لەو کاتەوە دەستی پێکرد کە مرۆڤ توانی تا ڕادەیەک زاڵ بێت بەسەر سرۆشتا و گەنمی چاند. نان لە مێژووی مرۆڤایەتیدا تەنها خۆراک نەبووە، بەڵکو سەردەمانێک ڕۆڵی جۆهەری هەبوو لە سوڕانەوەی ئابووری سادە و ساکاری ئەو کاتەی کۆمەڵگای مرۆڤایەتی. لە نێو کەلتورە جیاوازەکانی جەهاندا هەندێک خۆراکن هەرگیز گرنگی خۆیان لەدەست نەداوە. نان سەرەکی ترینیانە. لە ئەفسانە و ڕێوەڕەسمەکانەوە تا بیر و باوەڕ و پەنجەکان نان جێگەی خۆی هەیە. لە کۆمەڵگا و کەلتورە جیاوازەکاندا قسەی جۆرواجۆر لەسەر نان کراوە. بۆ نمونە ناپلیۆن پێوابوو هۆکاری سەرەکی شکستی لە شەڕدا نەبوونی نان بووە بۆ سەربازەکانی. هەروەها دەیگوت لە شەڕەکاندا چەک وشەی یەکەمە و نان دواوشەیە. ئاڵمانیەکانیش پندێکیان هەیە کە دەڵێت نان ڕوومەتەکان بە سوور دەهێڵێتەوە. هەرچی ئێرانیەکانەوە پندێکیان لەبارەی نانەوە هەیە، دەڵێن هەر کەسێک دەدان بدات نان دەدات. مەبەستیان بڵێن کاتێک خوددا منداڵێک دەدات ڕزق و ڕۆزیشی بۆ دابین دەکات. لە نێو کوردەواریدا بە شێوازی جیاواز نان دروست دەکرێت. بە گوێری ناوچۆ جوغرافیا و شێوازەکانی ژیانەوە دەگۆڕێن. لە نێو ئەو کوردانە لە گوندەکاندا دەژین دروستکردنی نان پرۆسەیەکی ڕۆژانەیە و ژنانیش ناچارن هەندێ پێویستی ڕۆژەکە نان دروست بکەن. بەڵام ئەمە لە شارەکان وانییە و ژنان کەمتر نان دروست دەکەن. لە نێو کوردەواریدا چەندین جۆر نان هەن. لە ڕۆژهەڵاتی کوردستان نانی هۆرامی کە لەوێ خەڵکەکە زیاتر پێ دەڵێن نانی مەحەلی. هاوشانی لەواش و سەنگەکی زۆر بەکاردێن. کەلانە و شلکێنە لە نێوان ڕۆژهەڵات و باشووری کوردستان هاوبەشە. کوردانی هەردوو بەش دروستی دەکەن و دەیخۆن. لە باشووری کوردستان چەند نانێک هەن کە بە نزیکی ڕۆژانە لەلایەن خەڵکەوە بەکاردێن. نانی تیری و نانی بازار. لە سەرەکی ترینیانە نانی تیری زیاتر ژنان خۆیان دروستی دەکەن و نانی بازاڕیش لە نانواخانەکان دروستی دەکەن و دەیفرۆشن. هەر لە باشوور لە هەر شوێنێک تەنوور مابێت کولێرش هەیە. لە شارەکانیش هەندێک شوێن کولێرە دەفرۆشن و زیاتر بۆ نانی بەیانی بەکاردێت. نانی هۆرامی لە باشووریش هەیە. سنووری هۆرامانی بڕیوە و زۆرن ئەوانەی حەزیان پێێتی. ژنانی باشوور جارجار ناوساجیش دروست دەکەن. ئەمیش زیاتر لەگەڵ بەرچایی دەخورێت.